بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان سەرۆکی زانکۆی پۆلیتکنیکەکانی هەولێر دهۆک گەرمیان نوێنەری زانکۆی ئاکرێ بۆ زانستەکرداریەکان بەڕێوەبەری گشتی فەرمانگەی خوێندن و پلاندانان و بەدواداچوون لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڕێزان ڕاگری پەیمانگا تەکنیکی تایبەتەکان یاریدەدەرانی سەرۆکی زانکۆ ڕاگرە بەڕێزەکان میوانانی بەڕێز بەیانتان باش بە ناوی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە بە گەرمی بە خێراتنی بەڕێزتان دەکەین بۆ ئەم وەرکشۆپە هاوبەشەی زانکۆ پۆلیتەکنیکەکانی هەرێمی کوردستان کە بە چاودێری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجام دەدرێت لەژێر ناونیشانی ئاڵنگاریەکانی بەردەم جێبەجێکردنی مەشق و ڕاهێنانی خوێندکارانی پەیمانگا تەکنیکیەکان بەڕێزان مەشق و ڕاهێنانی هاوینە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی سیستمی فێرکاری زانکۆ تەکنیکیەکان ئەمە تەنها مەرجێکی ئەکادیمی نییە بەڵکو ئەزمونێکی تەواوە کە ئامانجی دەبێتە گرێدانی پەیوەندی نێوان زانیاری ئەکادیمیەکان و بەکارهێنان و پراکتیزەکردنیان لە دۆخی واقعیدا بۆ ئەوەی خوێندکاران ئامادە بکرێن بۆ بازاڕی کار بە توانایەکی بەرزەوە خوێندکاران لە کاتی پرۆسەی خوێندندا بە زانیاری و زانستی زۆر گەشە دەکەن بەڵام ئەم زانیاریانە پێویستە وەک پێداویستیەکی گرنگ بە مەیدانی بکرێت بۆ ئەوەی ببێتە کارامەیی و لێهاتووی لە داهاتوودا لێرەدا گرنگی مەشق و ڕاهێنانی هاوینە دەردەکەوێت وەک پایەکی کاریگەر لە نێوان زانکۆ و دامەزراوەکانی کەرتی تایبەتی و حکومیدا کە ڕێگە دەدات بە خوێندکاران ئاشنا بن بە ژیان و دۆخی کارکردنی واقعی زانکۆ تەکنیکیەکان بەهۆی ئەوەی تایبەتمەندیان لە بەشە تەکنیکی و پراکتیکەکانە گرنگی تایبەتی دەدەن بە مەشق و ڕاهێنانی هاوینە ئەم پرۆگرامە هاوکارێکی بەرچاوە بۆ گەشەپێدانی تواناکانی تەکنیکی و پیشەیی خوێندکاران هەروەها پێداچوونەوەیە بۆ توانە کەسەییەکانیان وەک پەیوەندی گرنگیدان بەکات هەستکردن بە بەرپرسیارەتی توانای کارکردن بە شێوەی گروپ و گفتوگۆی کاریگەر هەروەها یارمەتی دەدات لە فێربوون و چۆنیەتی چارەسەری کێشە و هەڵبژاردننی ڕێگەی باشتر بۆ داهاتووی کارکردنیان سوودەکانی مەشق و ڕاهێنانی هاوینە تەنها بۆ خوێندکاران نییە بەڵکو بۆ زانکۆ و کۆمەڵگەش گرنگە ئەم پرۆگرامە دەستەکردەیەکی بەهێزە بۆ پەیوەستکردنی زانکۆکان بە بازاڕی کارەوە دامەزراوەکانیش لەو ڕێگەیەوە سوودوەردەگرن لە توانە باش و بیرۆکە نوێیەکانی خوێندکاران و ئەمە دەبێتە هۆکاری هاوبەشبوونی زۆرتر لە بوارەکانی توێژینەوە و فێرکاری و پرۆژەکانی گەشەپێدانی هاوبەش بەڕێزان بە هەمان شێوە مەشق و ڕاهێنانی هاوینە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە بە بەرزکردنەوەی دەرئەنجامی زانکۆکان و ڕاستکردنەوەی پەیوەندیان لەگەڵ پێداویستی بازاڕی کاردا ئەمە وەک ئامڕازێکی گرنگ کار دەکات بۆ کەمکردنەوەی بۆشایی نێوان دەرچوانی زانکۆ و پێویستی دامەزراوەکان بەو شێوەیە دەبێتە هۆی زیادکردنی هەلی کار بۆ خوێندکارانی دەرچوو لە دوار ڕۆژدا بۆیە مەشق و ڕاهێنانی هاوینە تەنها مەیدانە لە وەستان لە خوێندن تەنها مەیدانی وەستانە لە خوێندن نییە بەڵکو قۆناغێکی بنەڕەتیە لە بوونی خوێندکار بە چەقی پرۆسەی خوێندن و فێرکاری و هەنگاوێکی گرنگە بۆ گەشەپێدانی داهاتووی کارکردنیان و ئەو پێداویستی خوێندکاران لەو ماوەیە بەکاری دەهێنن بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری دەبێت لەسەر سەرکەوتنیان لە داهاتوودا لە کۆتاییدا دەڵێم وەک زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئامانجمانە خوێندکاری بەهێز و دڵسۆز و کارامە و لێهاتوو بخەینە خزمەتی وڵاتەوە مەشق و ڕاهێنانی هاوینە هەلێکی زێڕینە بۆ ئەوەی خوێندکاران توانا و شارەزاییان نیشان بدەن و ئەزمونێکی باش دابین بکەن بۆ سەرکەوتنی داهاتوویان بە گرنگیەوە و بە بەرپرسیارەتیەوە
لەو ئەزمونە بەشداری بکەن، چونکە هەموو هەنگاوێک هەموو کاتێک کە ئەمڕۆ بە سەختی گوزەر دەکات سبەینێ دەبێتە دەواازەی سەرکەوتن بۆیان. لە کۆتاییدا جارێکی تر بە خێراتنتان دەکەین بۆ ئەم وەرکشۆپە بۆ شاری سلەیمانی.